بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، بۆ وەزیری تەندروستی، بۆ هەر کاندید و سەرۆکلیستێک لە ئێستادا خۆی بەربژێر کردو لە داهاتوودا دەچێتە پەرلەمان. بابەت داواکاری دامەزراندنی دەرچوانی بەشە پزیشکیەکان و کارمەندانی خۆبەخش. ئێمە وەک دەرچوانی بەشە پزیشکیەکانی زانکۆ و پەیمانگاکان و کارمەندانی خۆبەخشی ناوەندە تەندروستیەکان پاش خۆڕاگریمان و خۆڕاگری و چاوەڕوانیمان بۆ ماوەی 11 ساڵ هەر جارێ حکومت بە بیانی یەک دەرگای دامەزراندنی لێداخستوین، جارێک بە بیانی شەڕی داعش، جارێک بە بیانی خراپی بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان و ڕێگنەکەوتنی هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی عێراق. لەم کاتەدا نەخۆشخانە و ناوەندە تەندروستیەکانی هەرێمی کوردستان پێویستیەکی زۆری بە دەرچوەکانمانە. بۆیە داوا دەکەین لە کابینەی داهاتووی حکومەت یەکەم پرۆژەی دەرگای دامەزراندن بێت بۆ دەرچوانی بەشە پزیشکیەکان و کارمەندانی خۆبەخشی تەندروستی. هاوشێوەی حکومەتی عێراق کە ساڵانە دەرچوانی بەشە پزیشکیەکان دادەمەزرێنێت. هەروەها داوا دەکەین لە وەزارەتی تەندروستی کارکردنی دەرچوانی بەشە پزیشکیەکان بە شێوەی خۆبەخش یاخود هەر ناوێکی تر لە کۆتایی پێ بهێنرێت. چیتر ناوەندە تەندروستیەکان بە خۆبەخش بەڕێوە نەچێت. چی دیکە بۆ کابینەی داهاتوو بێدەنگ نابین، چالاکی جۆراوجۆرمان دەست پێ دەکات. بەردەوام دەبین هەتا دەگەینە مافەکانمان.